ڕەنگە بازار و موشتەریەکانی ئەم دوکانە ئامارێکی باش بێ تا نیشانی بدات کە خەڵکی ناوچەی کفری دەستیان کردووە بە گەڕانەوە بۆ کاری جوتیاری و ئاژەڵداری. لەپاڵ قسەی ئەم دوکاندارە فەرمانگەی کشت و کاڵی کفری دەڵێ خەڵکێکی زۆر ئامادەن بگەڕێنەوە بۆ لادێ و کاری جوتیاری بکەن. لێرە لەم دوکانە کەرەستە و پێداویستەکانی کشت و کاڵی کڕیاریان زۆرە. خاوەنەکەی دەڵێ دوای قوڵبوونەوەی قەیرانی دارایی بازاری زۆر بووە، ئەگینا پێشتر وانە بووە. وڵایی لەو ڕۆژۆی کام قەیرانە دروست بووە بە شێوەیەکی بەرچاو خەڵک تەڵەبی زیاتر کردووە لەسەر بڵێن قازمەیە بیاڵە ئەشیای زراعیە خەڵگەڕاوەتەوە بۆ زمانەیەکی کە پشت بە زراعی بوەسن کشت و کاڵ بکەن. وڵایی بە دەرەجەیەک ئەشیای کشت و کاڵی بە دەرەجەیەک ئەشیای کشت و کاڵی سەرفە بێ ئەشیاکانی تر ئێمە ئیساوە وازی لێهێنین ئیشمان وەستاوە بەس ئەشیای کشت و کاڵی هەموو شتێکی سەرفە بێ. لە دەشتی پانەبەرینی کفری لەسەر هەر کێڵگەیەک زیاتر لە 15 کەس بە ژن و پیا و منداڵەوە سەرقاڵی کاری وەرزێرین. خاوەنی کێڵگەیەکی کشت و کاڵیش دەڵێت تا بتوانین هەوڵ دەدەین ئاستی بەرهەمی کشت و کاڵی زیاتر بکەین بۆ ئەوەی دەرباز بین لە مەترسیەکانی قەیرانی دارایی و گەڕانەوە بۆ کاری کشت و کاڵ و وەرزێری کە باشترین ڕێگایە. لال ماوەی بۆ 5 مانگ ئەچێ ناتوانێت نەیتوانی کە ڕاتبوو موچەی ئەو فەرمانبەر و خەڵکانە بدا بۆیە ئێمەی ناچار کرد بگەڕێنەوە دووبارە بۆ کشت و کاڵ و بۆ بەربوومی ناخۆی بۆی پشت بە پشتی پەنا بە پشتی خۆمان ببەسین و بە مەچەک و بازووی خۆمان بژێوی ژیانی خۆمان دەرکەین بەڕاستی ئەمەیە هۆکارە ڕئیسیەکە کە ئێمەی گەڕێنەوە بۆ دووبارە بۆرەوە کشت و کاڵ. وڵای ئومێدم ئەوەیە کە خەڵکی بەڕاستی لەمەولا بیر لەوە بکەنەوە کە پشت بە خۆیان ببەستن و پشت بە ماندووبوونی خۆیان ببەستن و زیاتر بەرەبوومی خۆماڵی و کاری خۆماڵی بکەن بۆی کە دووبارە تووشی ئەم نەهامەتێنێن. فەرمانگەی کشت و کاڵی کفری ڕاستی قسەی ئەو دوکاندارە دەسەلمێنێ کە کاری فرۆشتنی کەرەسەی کشت و کاڵی دەکات کە ئاماژەی بەوە داوە خەڵکی ناوچەکە بە ڕێژێکی بەرچاو دەگەڕێنەوە بۆ کاری جوتیاری و کشت و کاڵی ڕای دەگەینێ. ڕۆژانە ژمارەیەکی زۆر خەڵک سەردانیان دەکەن و داوای هاوکاریان لێ دەکەن هەرچەندە فەرمانگەکە ناتوانێت هیچ هاوکارێکی ئەو کەسانە بکەن کە دەگەڕێنەوە بۆ کاری کشت و کاڵی، بەڵام دەڵێن تەنیا دەتوانن ڕێنمایی زانستی بدەن بە جوتیاران بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمی کێڵگەکانیان. خۆشببختانە بووەتە هۆی ئەوەی خەڵکی دووبارە ڕوو بکاتە کشت و کاڵ دووبارە بگەڕێتەوە خەڵک سەر زەویزاری خۆی بۆ ئەوەی تەنها بەدیلی دەرچوون لەم قەیرانە کشت و کاڵە. زەویمان هەیە، زەوی پیتمان هەیە، سەرچاوی ئاومان هەیە، ئیمکانیاتێکی بەشەریمان هەیە، ئەتوانین وڵاتمان بژێنینەوە ئەعتماد بکەینە سەر خۆمان. لە سنووری قازای کفری زیاتر لە 250,000 دۆنم زەوی کشت و کاڵی هەیە و لە توانایدایە ساڵانە بەرهەمی دانەوێڵە و سەوزەی تێدا بچێنرێ. بۆ پێی لە سەدا 90 دانیشتوانی ئەم قەزایە موچەخۆرن و حکوومەتیش توانای دابینکردنی موچەی نییە، بۆ هۆیەوە ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئەم قەزایە دەستیان کردووە بە کشت و کاڵکردن بۆ ئەوەی بتوانن بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. دیار جەمال لێنارتی، کفری.